بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشندو مهربان سبح لله ما في السماوات والأرض وهو العزيز الحكيم هرچی لآسمان كانوا زويدا هيا تسبيحات استايشي خدا دكات اويش ذاتيشي بالا دستو دانايا له ملك السماوات والأرض يحيي ويميت وهو على كل شيء قدير هرچی لآسمان كانوا زويدا هيا هر او خاونيانا دجيني و دمريني هر خوي دصلاتي بسر هم مشتاق دا هيا هو الأول والآخر والظاهر والباطن وهو بكل شيء عليم او خدايا يكمين او لسرتاوا هر هبو كس بيش او نبوا دوا همين او كوتايا كس دواي او نامينيت بلام او هر دمينيت هروها او ذات ديارو هموشت بلغي لسربوني لهمان كادا ذاتي خوينا ديارو بچاوي سر نابين ريت بلام ببناي بيرو هوشو دلو درون آشكرايا هر خوشي زانايا بهموشتك هو الذي خلق السماوات والأرض في 6 أيام ثم استوى على العرش يعلم ما يلج في الأرض وما يخرج منها وما ينزل من السماء وما يعرج فيها وهو معكم أينما كنتم والله بما تعملون بصير هرو ذات خوي آسمان كانوا زبيل لشش روش دا دروست كردوا لو دوا لسر تختي فرمان روايتي خوي پايا دار كرد هر خوي دزانيت چي دچيت بناخي زبيدا و چيشي ليديت دروا چي لآسمان ديت خواروا و چي پيادا سر دكبيت جال هر شوينك دابن او ذات لقلتان دايو پيتان دزانيت دڵنیابن کە خدا بەهەموو ئەو کار و کردوانەی ئەنجامی دەدەن بینایە له ملك السماوات والأرض وإلى الله ترجع الأمور هەرچی لە ئاسمانەکان و زەویدا هەیە ئەو زاتە خاوەنیانە هەموو شتێکیش بۆ لای خدا دەبرێتەوە يولج الليل في النهار ويولج النهار في الليل وهو عليم بذات الصدور شەو تێکەڵ چێشی ڕۆژ دەکات و ڕۆژ تێهەڵ چێشی شەو دەکات بە درێژبوونی لایەکیان لەسەر حسابی ئەوی تریان یا لەبەرە بەیان و ئێواراندا تێهەڵ چێش دەبن ئەو زاتە زانایە بە هەرچی لە دڵ و دەروون و سینەکاندا هەیە آمنوا بالله ورسوله وأنفقوا مما جعلكم مستخلفين فيه فالذين آمنوا منكم وأنفقوا لهم أجر كبير خەڵچینە ئیمان و باوەڕی دامەزراو بهێنن بە خوددا و پێغەمبەرەکەی لەو ماڵ و سامانەی کە خستوویەتە ژێردەستان و جێنشینن تیایدا ببەخشن بێگومانەوانەی کە باوەڕیان هێناوە لە ئێوە و ماڵ و سامان دەبەخشن پاداشتی گەورە چاوەڕێیانە وما لكم لا تؤمنون بالله والرسول يدعوكم لتؤمنوا بربكم وقد أخذ ميثاقكم إن كنتم مؤمنين جاءوە چیتانە و بۆچی باوەڕ ناهێنن بە خوددا لە کاتێکدا پێغەمبەر بانگتان دەکات کە باوەڕ بهێنن بە پەروەردگارتان خۆ ئەو بێگومان پەیمانیشی لێ وەرگرتن ئەگەر ئێوە ئیماندارن هو الذي ينزل على عبده آيات بينات ليخرجكم من الظلمات إلى النور وإن الله بكم لرؤوف رحيم خدا ئەو زاتەیە
ئایەتە ڕوون و ئاشکراکانی قورئان دادەبەزێنێت بۆ سەربەندەی خۆی تا لە تاریکاییەکان دەرتان بهێنێت و بتان خاتە ناو نور و ڕووناچیەوە. بەڕاستی ئەو خودایە بە سۆز و میهرەبانە بۆتان. وما لكم ألا تنفقوا في سبيل الله ولله ميراث السماوات والأرض لا يستوي منكم من أنفق من قبل الفتح وقاتل أولئك أعظم درجة من الذين أنفقوا من بعد وقاتلوا وكلا وعد الله الحسنى والله بما تعملون خبير. جایترەوە چیتانە و بۆچی ماڵ و سامانتان نابەخشن لە ڕێگەی خوددادا؟ خۆ هەرچی لە ئاسمانەکان و زەویدا هەیە بۆ خوددا دەمێنێتەوە. بێگومان چۆن یەک نین ئەوانەتان کە پێش ڕزگاری مەککە یاخود پێش سەرکەوتن ماڵ و سامانی بەخشیوە و جەنگاوە، چونکە ئەوانە پلەپایەیان زۆر بەرزترە لەوانەی کە دوای ڕزگاری مەککە و بەدەستهێنانی سەرکەوتن ماڵ و سامانیان بەخشیوە و جەنگاون. بە هەردوو لاشیان خوددا بەڵێنی بەهەشتی بەخشیوە. بێگومان ئەو خوددایە ئاگایە بەکار و کردەوەتان. من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له وله أجر كريم. داد بە خوددا و ماڵ و سامانی دەبەخشێت لە پێناوی بەدەستهێنانی ڕەزامەندی خوددادا. اینجا خودداش پاداشتی بێسنووری دەداتێ و بۆی چەند بەرامبەر دەکات، هەروەها پاداشتی بەڕێز و بە نرخی بۆ ئامادە کردووە. يوم ترى المؤمنين والمؤمنات يسعى نورهم بين أيديهم وبأيمانهم بشراكم اليوم جنات تجري من تحتها الأنهار خالدين فيها ذلك هو الفوز العظيم. ڕۆژێک دێت کە دەبینیت پیاوانی ئیماندار و ژنانی ئیماندار بەرەو بەهەشت بەڕێ دەکرێن، نور و ڕووناچیەکی ئاشکرا لە بەردەم و لە لای ڕاستیانەوە دەڕوا. فریشتەکان پێیان دەڵێن مژدەی ئێوە ئەمڕۆ باخەکانی بەهەشتە کە چەندەها ڕووبار بەناویاندا دەڕوات، هاوڕێ لەگەڵ ژیانی هەمیشەیی و نەبراوە تێیدا. ئەوەیە سەرکەوتن و سەرفرازی گەورە و بێسنوور. يوم يقول المنافقون والمنافقات للذين آمنوا انظرونا نقتبس من نوركم قيل ارجعوا وراءكم فالتمسوا نورا فضرب بينهم بسور له باب باطنه فيه الرحمة وظاهره من قبله العذاب. لەو ڕۆژەدا کە ئیمانداران بەرەو بەهەشت بەڕێ دەکرێن، پیاوان و ژنانی دوو ڕوو دەهێنرێتە سەرڕێیان، بەغەمباریەوە بۆ ئیمانداران دەڕوانن. ئیماندارانیش هیچ لایان لێ ناکەنەوە، بۆیە بەغەم و پەژارەیەکی زۆرەوە پێیان دەڵێن دەتەماشایەکمان بکەن با لە نووری ڕوخسارتان بەهرەوەر ببین. بەڵام پێیان دەوترێت بگەڕێنەوە دواوە، خۆتان بە شوێن نور و ڕووناچیدا بگەڕێن. دەست بەجێ دیوارێک دروست دەکرێت لە نێوان ئیمانداران و دووڕوەکاندا، دەواازەیەکیشی تێدایە. دیوی ناوەوە کە ڕووی لە ئیماندارانە ڕووی لە ڕەحمەت و بەهەشتە و دیوی دەرەوە کە ڕووی لە دووڕوەکانە ڕووی لە سزا و دۆزەخە. ينادونهم ألم نكن معكم قالوا بلى ولكنكم فتنتم أنفسكم وتربصتم وارتبتم وغرتكم الأماني حتى جاء أمر الله وغركم بالله الغرور. اینجا دووڕوەکان هاوار لە ئیمانداران دەکەن ئایا ئێمە هاوڕێی ئێوە نەبووین؟ ئێمە هاوکاری ئێوە نەبووین؟ ئیمانداران دەڵێن بەڵێ وایە،
بەڵام ئێوە خۆتان تووشی دووڕووی و پیلانجێڕی کرد خۆتان مەڵاز دابوو بۆ فرسەت دەگەڕان کە زەرەر بدەن لە ئیمانداران هەمیشە لە گومان و دوودڵیدا دەژیان و بڵاویشتان دەکردەوە هیوا و ئاواتی بێجێ سەری لێ تێکدا بوون هەتا ویستی خوددا یەخی پێگرتن و کۆتایی بە ژیانتان هات شەیتانیش غەڕا و گومڕای کردبوون بە میهرەبانی خوددا و لە ڕێبازەکەی وێڵی کردبوون فاليوم لا يؤخذ منكم فدية ولا من الذين كفروا مأواكم النار هي مولاكم وبئس المصير ئەمڕۆ ئیتر هیچ جۆرە پاکانە و بارمتەیەک لە ئێوە و لەوانەش کە بێ باوەڕبوون وەرناگیرێت شوێنەوار و مەنزڵگای هەمووتان ئاگری دۆزەخە هەر ئەوەش شایستەتانە ئای چ سەرنجامێکی خراپ و نالەبارە ألم يأن للذين آمنوا أن تخشع قلوبهم لذكر الله وما نزل من الحق ولا يكونوا كالذين أوتوا الكتاب من قبل فطال عليهم الأمد فقست قلوبهم وكثير منهم فاسقون ئایا ئیتر کاتی ئەوە نەهاتووە بۆ ئەوانەی کە باوەڕیان هێناوە دڵەکانیان بە نووری ئیمان ملکەچ و ڕووناک بۆتەوە ترسی خودای تێدا بڕوێنن بەهۆی یادی بەردەوامی خوددا و ئەو قورئانەی کە ڕەوانە کراوە وەگەو کەسانە نەبن کە کتێبی ئاسمانیان بۆ ڕەوانە کرا بەڵام دوای تێپەڕبوونی ماوەیەکی دوور و درێژ دڵیان ڕق و ڕەش بوو زۆر بەشیان یاخی و سەرکەش و نالەبار دەرچوون اعلموا أن الله يحيي الأرض بعد موتها قد بينا لكم الآيات لعلكم تعقلون بەڕاستی چاک بزانن کە هەر خوددا زەوی زیندوو دەکاتەوە دوای مردنی ئێوەش ئاوا زیندوو دەکاتەوە بێگومان بەڵگە و نیشانەی دەسەڵاتداری خۆمانمان بۆ ڕوون کردنەوە بۆ ئەوەی ژیر بن و بفامن إن المصدقين والمصدقات وأقرضوا الله قرضا حسنا يضاعف لهم ولهم أجر كريم بەڕاستی ئەوانەی کە خێرخوازن لە پیاوان و لە ئافرەتان ئەوانەی کە قەرز دەدەن بە خوددا و ماڵ و سامانیان لە پێناوی ڕەزامەندی ئەودا دەبەخشن ئەوانە چەند بەرامبەر پاداشتیان دەدرێتەوە و پاداشتی بەڕێز و بەنرخ چاوەڕێیانە والذين آمنوا بالله ورسله أولئك هم الصديقون والشهداء عند ربهم لهم أجرهم ونورهم والذين كفروا وكذبوا بآياتنا أولئك أصحاب الجحيم ئەوانەی کە باوەڕیان هێناوە بە خوددا و پێغەمبەرەکانی ئەوانە ڕاست و ڕاستگۆکانن شەهیدەکانیش لای پەروەردگاریان پاداشت و نور و ڕووناچی تایبەتی خۆیان هەیە ئەوانەشی کە باوەڕیان نەهێناوە و ئایەت و فەرمانەکانی ئێمەیان بە درۆزانی ئەوانە نیشتەجێی دۆزەخن اعلموا أنما الحياة الدنيا لعب ولهو وزينة وتفاخر بينكم وتكاثر في الأموال والأولاد كمثل غيث أعجب الكفار نباته ثم يهيج فتراه مصفرا ثم يكون حطاما وفي الآخرة عذاب شديد ومغفرة من الله ورضوان وما الحياة الدنيا إلا متاع الغرور چاک بزانن ژیانی دنیا تەنها بریتیە لە یاری و گەمە و ڕازاندنەوە و خۆ هەڵکێشان لە نێوان یەکتریدا هەروەها زۆرکردنی سامان و ماڵ و منداڵ
جا ئەوانە هەر هەمووی وەک بارانێکی بەپی دوایە کە ببێتە هۆی بەرهەمێکی زۆر کشتیارەکان سەرسام بکات لەوە دوا وشک ببێت و زەرد هەڵگەڕێت پاشان ورد و خاش ببێت و بکەوێت بێگومان لە قیامەتیشدا سزای زۆر سەخت بۆ دنیا پەرستان ئامادەیە لەولاشەوە لێخۆشبوون و ڕەزامەندی لەلایەن خودداوە ئیماندارانی چاکە خوازی لێ بەهرەوەر دەکرێت ژیانی دنیاش دوور لە خوداناسی و دینداری جگەلەوەی کە بریتێ لە ڕابواردنێکی کەم شتێکی تر نییە زۆر کەسیشی پێغەڕا و دەست خەڕۆ دەبێت سابقوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها كعرض السماء والأرض أعدت للذين آمنوا بالله ورسله ذلك فضل الله يؤتيه من يشاء والله ذو الفضل العظيم کەواتە پێش بڕچێ بکەن بۆ بەدەستهێنانی لێخۆشبوون لەلایەن پەروەردگارتانەوە و بەدەستهێنانی ئەو بەهەشتەی کە پانیەکەی وەک پانتایی ئاسمان و زەویە ئامادەکراوە بۆ ئەوانەی کە ئیمان و باوەڕیان هێناوە بە خوددا و پێغەمبەرەکانی ئەوەش خۆی زیادە ڕێزێکی تایبەتیە لەلایەن خودداوە دەیدات بەو کەسانەی کە خۆی دەیەوێت هەر خوددا خۆی خاوەنی بەخشش و بەخشندەیی زۆر گەورە و بێسنوورە ما أصاب من مصيبة في الأرض ولا في أنفسكم إلا في كتاب من قبل أن نبرأها إن ذلك على الله يسير هیچ بەڵاو ڕووداوێک لە زەویدا بۆتان پێش نەهاتووە کە لە لەوح المەحفوظدا تۆمارمان نەکرد بێت پێش ئەوەی ڕووداوەکە پێش بێت ئەو کارەش بۆ خوددا زۆر ئاسانە لكي لا تأسوا على ما فاتكم ولا تفرحوا بما آتاكم والله لا يحب كل مختال فخور ئەمەش بۆ ئەوەی کە خەفەت نەخۆن بۆ ئەوەی لە کیستان چووە و بەوەش دڵخۆش و غەڕا نەبن کە پێمان بەخشیون واتە کەشخە نەکەن چونکە خوددا کەسانی خۆ بە گەورەزان و فەخر فرۆشی خۆش ناوێت ئەوانەی بە بەخشینی بەهرەکان غەڕا دەبن و خۆ بادەدەن و فیز دەکەن الذين يبخلون ويأمرون الناس بالبخل ومن يتول فإن الله هو الغني الحميد یاخود ڕەزیلی دەکەن و فەرمان دەکەن بە خەڵکیش کە ڕەزیل بن و ماڵ و سامان نەبەخشن بۆ بەرژەوەندی گشتی یا بە هەژاران و لێقەوماوان جا ئەوەی پشت هەڵکات لە فەرمانەکانی خوددا و دەست و قاو بێت ئەوە بێگومان با چاک بزانێت کە خوددا هەر خۆی بێنیازە و سوپاس کراوە لەسەر بەخششە بێسنوورەکانی لقد أرسلنا رسلنا بالبينات وأنزلنا معهم الكتاب والميزان ليقوم الناس بالقسط وأنزلنا الحديد فيه بأس شديد ومنافع للناس وليعلم الله من ينصره ورسله بالغيب إن الله قوي عزيز سوێن بە خوددا بێگومان ئێمە پێغەمبەرەکانمان ڕەوانە کردووە هاوڕێن لەگەڵ بەڵگە و نیشانە و معجزەی ڕوون و ئاشکرادا و کتێبە ئاسمانیەکانیشمان هێنایە خوارەوە کە لەگەڵ ئەو پێغەمبەرانەدا بێت تەراز و پێوەری شەرعی و دادپەروەرانەمان بۆ ڕوون کردوونەتەوە تا خەڵکی بە عەدالەت و دادپەروەری ڕەفتار بکەن هەروەها ئاسنیشمان دروست کردووە کە مادەیەکی سەخت و ڕەقە و سوودبەخشیشە بۆ خەڵکی تا ئەوەی خوددا دەیزانێ لە جیهانی واقعیشدا دەربکەوێت کە چێ پشتگیر و لایەنگری خوددا و پێغەمبەرەکانیەتی لە کاتێکدا کە ئەو زاتە پەنهانە چونکە بەڕاستی خوددا بەهێز و باڵا دەستە
ولقد أرسلنا نوحا وإبراهيم وجعلنا في ذريتهما النبوة والكتاب فمنهم مهتد وكثير منهم فاسقون. بێگومان ئێمە نوح و ئیبراهیممان ڕەوانە کردووە لەنەوەکانیشیاندا پێغەمبەرایەتی و کتێبی ئاسمانیمان دابەزاندووە. جا لەنەوەکانیاندا کەسانێک هەبوون کە ڕێگە و ڕێبازی هیدایەت و خوداناسی گرتۆتە بەر، زۆر بەشیان خودانەناس و لار و وێر بوون. ثم قفينا على آثارهم برسلنا وقفينا بعيسى ابن مريم وآتيناه الإنجيل وجعلنا في قلوب الذين اتبعوه رأفة ورحمة ورهبانية ابتدعوها ما كتبناها عليهم إلا ابتغاء رضوان الله فما رعوها حق رعايتها فآتينا الذين آمنوا منهم أجرهم وكثير منهم فاسقون. لەوە دوا بە شوێن پێغەمبەراندا پێغەمبەرانی ترمان ڕەوانە کرد. کۆتایی زنجیرەی ئیسحاقی کوڕی ئیبراهیممان هێنا بە عیسای کوڕی مەریەم. ئینجیلیشمان پێبەخشی. سۆز و میهرەبانیمان لە دڵی ئەوانەدا کە شوێنی کەوتبوون دابین کرد. بەڵام ئەوان ڕەهبانیەت و دوورە پەرێزیان لە دنیادا کردە پیشەیان و نەبێت ئێمە ئەو حاڵەتەمان لەسەر فەرز کردبن، بەڵکو تەنها بەدەستهێنانی ڕەزامەندی خودامان لێ داوا کردبوون، کەچی ئەوان ڕەهبانیەتیان بە چاچی پەیڕەو نەکرد. ئێمەش پاداشتی ئەوانەمان دایەوە کە باوەڕی ڕاست و دروستیان هەبوو، هەرچەندە زۆربەیان لار و وێر و خودانەناس و یاخی دەرچوون. يا أيها الذين آمنوا اتقوا الله وآمنوا برسوله يؤتكم كفلين من رحمته ويجعل لكم نورا تمشون به ويغفر لكم والله غفور رحيم. ئەی ئەو کەسانەی کە باوەڕتان هێناوە لە خوددا بترسن و پارێزکار بن و باوەڕی پتە بهێنن بە پێغەمبەرەکەی تا دوو بەرابەر پاداشت و ڕەحمەتتان بەسەردا ببارێنێت، هەروەها نور و ڕووناچیەکتان پێ ببەخشێت لەبەر ڕۆشناییەکەیدا چالاکی بنوێن و ڕێبازی ژیان بگرنە بەر تا لێتان خۆش ببێت، چونکە ئەو خودایە لێخۆش بوو میهرەبانە. لئلا يعلم أهل الكتاب ألا يقدرون على شيء من فضل الله وأن الفضل بيد الله يؤتيه من يشاء والله ذو الفضل العظيم. با بزانن کە ناتوانن چوارچێوە دانێن بۆ بەخشندەیی و ڕەحمەت و میهرەبانی خوددا خۆیان بە هەڵبژاردەی خوددا بزانن، چونکە بەخشش و ڕەحمەت تەنها بەدەستی خوددایە و هەر ئەو دەیبەخشێت بەوانەی کە خۆی دەیەوێت. ئەو خوددایە